وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان دەنگ بە پارتیەم بە لیستی 190 ئەلبەتە حیزبی ئێمە حیزبێکین 78 ساڵ تەمەنمانە تاکە حیزبین کە توانیمانە لە ماوەی 78 ساڵا وەکو خۆمان بمێنینەوە خەڵک کە تەمەنی زیاکا پیرە بێ بەڵام پارتی دیموکراتی کوردستان کە تەمەنی زیابێ گەنجە بێتەوە. ئێمە ئێستاش کار بۆ 78 ساڵی ئایندەکەین. ئەم حیزبی ئێمە حیزبێکە خاوەنی دوو شۆڕشی گەورەیە، شۆڕشی ئەیلول بوو شۆڕشی گوڵان. ئێمە حیزبێکین خاوەنی مەلام سەفاین، خاوەنی کاک مەسعودین. ئێمە حیزبێکین کە بەڕاستی هەوڵی جدیماناوە لە دروستبوونی ئەم حیزبەوە هەتا ئێستا بۆ بنیادنانی دەوڵەتی کوردی، بۆ بنیادنانی مۆرکی نەتەوایەتی، بۆ بنیادنانی ئەوەی کە ئێمە لە کوردستانە لە کوردستانێکی ئاراما بژین. دایمە شوێندەسی ئێمە دیار بۆ وەکو پارتی دیموکراتی کوردستان لە ئاوەدانی، لە ئاشتی، لە ئارامی، لە برایەتی، لە تەبایی ئێمە توانیمانە هەمیشە سەرقافڵەی ئەم کاروانە بین. حیزبی ئێمە ئەو حیزبەیە کە ئاوەدانی ئەخاتە هەموو شوێنێ، حیزبی ئێمە ئەو حیزبەیە کە برایەتی و تەبایی و دینداری ئەخاتە ناو هەموو ئەو شوێنانی کە تایە بەرجەستە بووە. لەبەرەوە سەرۆکی ئێمە لە پێشتری شاجەنابی مەلام سەفا پیاوێکی دیندار بۆ پیاوێکی لە خواترز بووە. ئێمە شانازی بەوەکەین بارەگایەکی پارتی دیموکراتی کوردستان نییە بەرماڵیتیانە بێ خەڵک نوێژیتیانەکە ئەندامەکانی ئێمە کادرەکانی ئێمە سپاس بەخوای گەورە جوانترین ڕەوشتیانەیە لەو پەڕی ڕۆژبەرزیان. ئەمە کە شانازیەکی گەورەیە لەبەر ئێمە لە قوتابخانەیەکە گەورە بووین، قوتابخانەی کوردایەتی، قوتابخانەی پارتایەتی، قوتابخانەی مەردایەتی، قوتابخانەی سەروەری، قوتابخانەی خوێنی شەهیدان. داواکارم بە تایبەتی لە خەڵکی سلێمانی ئەم جارە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بن کە ئێمە خاوەنی ئەم هەموو ڕابردووە جوانین کە ئەتوانین ئێمە بە تایبەتی لەم شارە کە ئێسا ئەمن و ئەمان تایە بەرقەرار نییە کە کەس خاوەنی زمانی خۆی نییە لەم شارە، ئێمە ئەتوانین بەڕاستی بۆ ئایندەش ئارامی و ئاوەدانی بۆ شاری سلێمانیش بگەڕێینەوە، دڵنیایی بین بە هاوڵاتیانی خۆمان. بۆ هەڵبژاردنێک حیزبێکی سیاسی مافی خۆیەتی دوورشمێک هەڵبژێرێکە کاری پێ بکات، دوورشمێک کە بتوانێت لە ڕێوە جەماعەکەی بۆ لاخۆی کۆ بکاتەوە کێش بکات، دەنگدانی دەنگدەری زیاب بکات، کوسیان پەلەباری زیاب بکات، مافی خۆیەتی کە دوورشمی حیزبەکان دەکەین بەگشتی هەندێک دوورشمینتیایە لەسەر و توانای حیزبەکانەوە. مەسەن هیچ دوورشمینتیایە بۆ نمونە دەڵێ ڕای دەگرین بۆ نمونە یا بەسە یا کۆتایی پێدەین. ئەم دوورشمانە کە لە هەرێکی لە حیزبەکان هەڵی گرتووە قورسترە لەوەی کە تۆ سەی مێژوەکە دەکەیت. من پێم وایە 33 ساڵ حکومەتی کوردستان بەوە ئاسانی هەڵناتێکی کۆتایی پێ نایەت. قارەی کوردستان ئەگەر دوژمنەکانش و نەحەزانی ناخۆش بیان ڕۆژ ڕۆژان کۆتایی پێبێن بۆ نمونە بە هەر شێوە لە شێوەکان بە هەر دیدگایەک بۆ نمونە دوجا مێژووکی بەخۆی دروست کردووە و لە ڕێگ و ڕێشەی میلەتی کورد ئامێنێتەوە و سبێنش داخوکی لێ دەکرێت. بۆیە بە بڕای من ئەوەی کە لە قۆناغی یاسا دوورشمێکە کە ئەکرێ ئایندەیی بێت وەلانی کەم بە خۆداچوونەوەی ڕابردوو دوورشمی ئاوادانی خۆراگریە. ئاوادانی بەواتای کە تۆ کوردستان ئەگەر لە ڕابردووە هەڵەیە کە بکوڕێ کراوە ڕاستی کەیتەوە ئاوادانتری کەیتەوە. هەمومان گلەیمانێ هەمومان ڕەخنەمانێ هەمومان کێشەمان هەیە لە ڕابردوودا، کێشەکان بەشکی ناوخۆی بەشکی نێودوڵە هەرێمی بەشکی نێودوڵەتی بووە. لەو کێشان دوکرێ ئەم ئاوادانیە ئەگەر ئەوەی کراوە باشتری کە نەک بڵێ ڕایگرین یا بیوەستێنین یا بیڕوخێنی خوانە خواست ئەمەیەکی لە خاڵەکانە. خۆراگری کورد دەبێ هەمیشە خۆراگر بێت بەرامبەر نەحەزای ناوخۆ دەرەوە. ئەزانی تۆ کە خۆراگر نەبی ناتوانێت بەرەو ئایندە بڕۆیت. ئەگەر تۆ خۆراگر نەبیت تەسلیمە بیت، تەسلیمون بە ئەمری واقع بەڕاستی زیانی زۆر گەورەی دەبێت. بۆیە هیوادارم خەڵکی کوردستان ئەگەر بە واقعی ژیانێکی داهاتووی باشتری هەبێت ئەبێ قۆناغسەدەکان تێیپەڕاندۆزی تێیپەڕێنە قۆناغسەدمان لەبەردەمان ماوە. بۆیە بە واقعی بەشنەوە دوورشمەکەوی کە دوجار خۆی لە ئاوادانی و لە خۆراگەری هەرێمی کوردستانە دەبینێت. ئێستا بانگەشەیەکی زۆر لە ئارەیە هەیە و هەروەها سراعێکی فکری و
و هەروە بیرۆبۆچوونی جیاواز هەیە لە دەربارەی ئەم هەڵبژاردنەوە. بەڕای من لیستی سەونەوە لە واقعەکە ئاژین گەنجانی ئێستا ئەتوانن خۆیان بەراوردێک بکەن بەڕاستی لە نێوان دەستکەوتەکانی پارتی وەروە دەستکەوتەکانی دەسەڵاتەکانی تر لەم دەڤەرەی ئێرەیە. بە تایبەتی گەنجان لە بەروی خۆش لەو تەمەنێکی گەنجە ئەگەر سێر بکەین ئەو هەلیکار و ئەو ئۆفەرانەی کە بۆ گەنجان لە ئەو دەڤەرانەی کە لەژێر دەسەڵاتی لیستی سەونەوە واتە پارتی دیموکراتی کوردستان هەیە بەداخەوە لەم دەڤەرە هیچ ئومێدێک و هەروەها هیچ کار و دەرفەتێک نابینرێت و لەگەڵ ئەوەی کە پارتی قەوارەیەکە قەوارەکەی بەقووەتە وەروەها ئەتوانێت ئاسایشی کوردستان بە جوانی بپارێزێ و باشی بیپارێزێ بەڵام بەداخەوە بە هەمان شێوە لەم دەڤەرە ئەمە نابینین و چەنا چین و توێشکە هەر بە هەمان شێوە لە چینی گەنجان بوو بەڕاستی هەنێکی تیرۆرکران و هەنێکی بەبێ ئیشی ئەسوڕێنەوە. ینی ئەمانە هەمووی هۆکارن بۆەوەی بەراوردێک بکەی لە بینی ئەم دەسەڵاتی کە لێرە حکم ئەکا و ئەو دەسەڵاتی کە لیستی سەونەوە حکمی پێەکە و ئەو کاتە ئەتوانین بڕیارێکی یەکلاکەرەوەی بین بزانین کە کام دەسەڵاتە شایانی دەنگدانە. پارتی دیموکراتی کوردستان خاوەنی پرۆژەیە بە پرۆژەوە هاتووەتە ناو هەڵبژاردنەوە. پارتی وەکو ئەوانە نییە کە ئێستا کۆمەڵی حیزب دروشمێکیان هەڵگرتووە ئەی ڕوخێنین. من نازانم چییە ڕوخێنن. ئەگەر شکۆی کوردە ڕوخێنن، ئەگەر شکۆی پێشمەرگا ڕوخێنن، ئەگەر حکوومەتی هەرێمە ڕوخێنن، وڵا ئەمە بە تاکید پێیان نەکراوە پێشیان ناکرێت چونکە لە زوو ئەوانەڵێ لە 16 ئۆکتۆبەرەوە ئەوە هەوڵە درێکە ئەم کیانی کوردیە نەمێنێ پیان نەکراوە ئێسش بە دڵنیاییەوە پیان ناکرێت. بەڵام ئەگەر ئەوان ئەڵێ کۆتایی پێدێنین، ئەگەر کۆتایی بم پاشاگەردانی لە سلێمانی، ئەگەر کۆتایی دێنن بەوەی کە خەڵک بێتاوانە کوژرێ، ئەگەر کۆتایی دێنن بەوەی کە کەس لەسەر و ماڵی خۆی ئەمین نییە، ئێمەش دەستخۆشییان لەکەین وەڵا ئێمەش پشگیرین بۆ ئەوەی کە کۆتایی بەوە بێنن. بەڵام ئەوەی کە پارتی ئێمڕۆ بۆچی دەنگ بدەین بە پارتی دەنگە دەین بە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی سەر و ماڵمان سەلامەت بێ، بۆ ئەوی کیانی کوردی پارێزراو بێ، بۆ ئەوی شکۆی پێشمەرگە بمێنێ. لەبەر ئەمە ئێمە ئاڵین دەنگ بن بە پارتی دیموکراتی کوردستان لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. بنەمای دەنگدانی من بە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان ئەگەڕێتەوە بۆ مێژووی 78 ساڵی ئەو حیزبە بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد کە لەماوەی ئەم 78 ساڵەیە هەردەم لە خەمی خەڵکی کوردستانە بۆ خەباتی بۆ سەرکەوتنی کوردستان کردووە و هەوڵی بەرەو پێشبردن و ئاوەدانی کوردستانی یاوە. یەکێکی تر لەو بنەمایانە کە من بیکەمە هۆی دەنگدان بە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان ئەو شەتۆپانەیە کە لە بانگەشەی هەڵبژاردنە بەکاری هێناوە تا کردوێتێ بنەمای بانگەشەکە ئەویش ئارامی ئاوەدانی پێکەوەی و خۆڕاگری کە ئەمە هەر چواریان بۆ خۆی کۆمەڵێک گوشەی زۆر گرنگن، هەر یەکەیان مانایەکی گشتگیر و گشتی ئەگەیەنن.